بەخێراتنی کەناڵەکەتانەکەین بەخێر بێن سەر چاوان بۆ دەڤەرەکەمان دەڤەری شوێنی گەشتیار و دڵڕفێنی باڵەکایەتی پڕژەی سەرکەش و سەربەرز داوا لەو گەشتیارە بەڕێزانەکەین کە دێنە دەڤەرەکەمان تۆ دەبێ ئاوەک دینی قۆجێ بیپسیک دینی بەپڕی دینی ئەی خۆیەوە سەر چاوم بەس گوناح عێرە فڕەدەی تەماشاکە يعني والله گوناح تو ئەو مەنزەرە خۆشەی ئەو هەوا سافە خوددا خەڵقی کردێ بۆ من و تو والله گوناح پیسی بکەی و ڕێژەی بەفری شکر لۆ خوای گەورە ئەو ساڵ بەفر گەلێک زۆر بوو داوا لە گەشتارە بەڕێزەکانەکەین تەبعاً قەتعش لێدرا گەشت و گوزار لێدایە ئاگاداری بە زمانی کوردی عەرەبی ئینگلیزی کاکە بە هیچ شێوەیەک مەچوونە سەر تونێلەکانی بەفر خەتەرە ئەگەری دارمانی هەیە ئەگەری هەیە بمری ئەگەری هەیە دەست و لاقت بشتێ و تەبعاً ئاگادار کراینەوە ئێمە شەک و شۆفێرانی پڕژێ هەر گەشتیارێک لێرە لێ بخۆین من لە خزمەتی داینە و هەمیشە دە خزمەت دابووینە بەڵام داوا لەو گەشتارە بەڕێزەکانەکەین دێن بۆ ئێرە بە هیچ شێوەیەک مەچوونە سەر تونێلە بەفرەکان خەتەرە لۆخوا و پێڵێن خەتەرە کاکە وەڵی وە کارەکەی ساگەی پێشتریشە قسەمان کرد بەشێکمان لە سلێمانیەوە هاتوین بەشێکیشمان لە سۆنسەماڵەوە هاتین ئێمە بڵێن لە سۆنسەماڵەوە شوێنێکی پێڵێن ینی گەرمیان بەڕاستی کەش و هەوای ئەوێ زۆر گەرمە لە چاو ئێرەیە ئێرە کەشێکی زۆر خۆشی هەیە بەڕاستی زۆر فێنکە وەک پێشتریشی باسمان کرد ینی ئەو هەوایەکی زۆر خۆش و زۆر سازگاری هەیە لە حەقی ینی ساگەی لەم دەقەیە ناتوانانی زۆر سەرماتە بێ لێرانێ بەڕاستی گەشتارێکی زۆری هاتووە تر لە برا عەرەبەکانمان لە هەولێرەوە لە زۆر شوێنەوە برنگ گەشتار هاتووە بۆ ئێرە ینی دڵنیام هەریکیان نەیانتوانێت بێنە سەرەوە ئەتر هیوادارم ینی لێرەیە ئەم منتیقەیە ئەم ناوچە گەشتیاریە لێرەیە داواکاریەکمانەیە لە حکومت ئەگەر بێت و چاوێک بەم منتیقەیە بخشێنێتەوە ناوچە گەشتارەکان زیاتر ئەوەدان کە خزمە گوزاری زیاتر بگەێنێت ئێرە لە ڕێگاوبانە لە کارەبایە لە ئاوە بەڕاستی شتێکی زۆر چاکە و هەم لە ڕووی داراییەوە بڵێن سوادێکی زیاد بە کوردستان ئەگەێنێ بەڵام هیوادارم ئەم جارەیش ینی حکومە چاوە بەم ناوە بخشێنێتەوە ڕێگاکانی زۆر خۆش نییە هەڵماندووە کە سیارە زۆر ئەزیێتەدا ئەگە بێت و ئەم ڕێگاوبانە چارەسەر بکرێت لەوەی خەڵ بە کاتێکی نزیکتر ینی کەمتر بگاتە ئەم منتیقەیە و زۆر ماندوو نابێت ئێمە لە سلێمانیەوە هاتوین بۆ ئەم شوێنە دڵڕفێنە بەڕاستی ئەو شوێنێکی ئێمە لێواتی شوێنێکی زۆر گەرم بوو بەڵام هاتوینێتە ئەم شوێنە دەرەجەی حرارەت لە خواردەوەیە ئەمەش دەسەڵات و عەزەمەت و گەورەی خوای پەروەردگارمان نیشانەدا کە لە یەک کاتە هەندێک ناوچە دەرەجەی حرارەت لەسەر و چلەوەی لە هەندێک شوێنێک لە خواردەوەیە ئەمە نیشانمان ئەدا کە ئێمە موسڵمان باوەڕمان وایە کە خوای پەروەردگار ئەتوانێت دەستکاری هەموو نیشانەکان و دەسەڵاتی خۆی نیشانی مرۆڤەکان بدات بۆ ئەوی کە خوای پەروەردگار بە گەورەی و بە عەزەمەتی خۆی بناسن بۆی کە خوای پەروەردگار توانای هەیە دەسەڵاتی هەیە لە یەک کاتە شوێنێک گەرم بکات و شوێنێک سار بکات ئێمەش بەڕاستی کە ئەم دیمەنانە ئەبینین عەزەمەت و دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگارمان زیاتر بۆ دەرەکەوێ و ئیمانمان زیاتر بە خوای پەروەردگار ئەچەسپێت لە هەولێرەوە ڕاهاتم لە بۆ گەشت و گوزاری هاتین پیاسەشی ناوە بە فرەمان کرد و زۆر خۆشە و کەش و هەوای ئێرکوانە فەرقەشی زۆریشی هەیە لەگە هەولێرێکە هەولێر گەرمە بەزەمە هاتین جەوەکی بگۆڕین لەگە مار و مناڵەکانمان هاتوین و لێرکوانە جەوەکمان گۆڕیە و چەندەمین جار دەیتە ئێرە وەڵا تقریبن ئەوە دووەمین جارە ئێرکوانە ببینم یعنی ناوبەفر بە هاوین پاری شاتم و ئەو ساری شاتم بەز ئەو سار زۆر خۆشترە لە پار ساڵ بەفری زیاترە ئەو سار بەفریشی زیاترە و جەوەکەشی خۆشتر و فێنکتریشە لێرە هەست بە سەرماکەی لە پڕژێ لەنێو ئەو بەفرا تەبعاً نەرێوەڵە هەست بە فێنکاتێش زۆر دەکەین لەبەرەوەمە لە هەولێر ڕادین هەولێر گەرمە ئەلێرکوانەش ماشەڵڵا لەو چیای بایەکی فێن خۆش لە قەڵبت دەدەتەوە هەست پێ دەکەین کە فێنکاتێکی زۆری شێ لێرکوانە کاری چیتان هەیە و هەوڵاتیانێک کە دێنە ئێرە بە تایبەتی لە تونێلەکانی بەفر ئاگاداری خۆیان وەڵڵاهی دەبی زۆر ئاگادار بن بەڕاستی ئەمە لە مۆبایلەکان دەبینین کە براو دەکرێنەوە زۆر دەکەنە بن بەفری با وشیار بن زۆر نەستەم بن تونێلەکانی بەفر خەتەرە زۆر ینی لەست لەو سەرەوە ڕسمەکی بگرن توول و خۆشی دێی نەک لە بۆی بێ کە تووشی بەراو نسیبەتە چی بی پێم وایە بێن تەنیا لۆ ڕسم و جەوەکەی ببین و تاوە هەر ئەوەندەیە جێشی گەشتیارێکی زۆر خۆشە حتا برێ خۆشە لەو لایە بەری کۆدەوە هەر ئەویش هەر خۆشە ئەو لایە پڕژەیە تەمەشە ئەو سروشتە جوانەیکە ئەو بوارە تازە لێرە حساب کە بوار دەست پێیەکە وارەی هەتا برێ خۆشە کار لە سبلیت و مبلیتی ڕۆیە سبلیتی ناوێ ئارێ وەڵڵا جێیەکەی زۆر خۆشان گۆشت زۆر بەخێر بن و ئێرە
چەندەمین جارسە دێ ئێرە وڵاوە هەژلۆ جار ئەم بێمێرە ئەم نارم پێرێ لەو بەری بووم ئەو ڕۆژ هاتیمەوە ئەو لایە هاتیمە لای پڕژێ ڕۆ چیت بۆ گەشتیاران هەیە کە دێنە ئێرە وڵی گەشتیاران بەس پاک و خاوێنی ڕاگری هیچ کەمان ناوێ بەس پاک و خاوێنی لە ئەم شتێکی ئەساسترا دیارە کە شێرە جیاواز لەگەڵ کەشی حاجیا و ڕانێ و منتیقی کە شێرە تەبعاً لە کات ئێستادا وەکو زستانی وەیە یعنی ئێستا لێرە کەشەکەی تەبعاً ساردە و زستانەیە بەڵام کەشی حاجیا و ڕانێ و چاقڕنەوەوانە گەرمە لە کات ئێستادا زۆر گەرمە. ئێمە لە شاری ڕانیەوە هاتوینە بۆ سەیری ئەو دیمەنە جوانەی تاڤگەیەکی زۆر جوانە ماشەڵڵا 4 فەسڵ ساڵیش بەفر هەر دەمێنێتەوە لێرە هیوادارم ئەوی کە دێ بۆ ئێرە هەم پاکخایەنی ئێرە بپارێزێ هەم سیمای شوێنەکە شتێک نەدا چونکە ئێرە سیمایەکی زۆر جوانی هەیە ئەو شوێنانە پێویستە ئاگات لێبێ و شوێنەکە نەشێوێنی. حکومەت چی لەسەر پێویستە بە تایبەتی لە ڕێگاوبان چی بۆ بکرێ باشە؟ وەڵی ڕێگەوبان شتێکی زەرورە بوو ئێرە چکە ڕێەکەی زۆر وێرانە تا دەگەی بێرە ئیزعاجە ئەوجا شوێنەکە زۆر هەوران شێوی شتێدا دەبێ پێ بڕیان بە ساری دەبڵەکسل نەبێ ناتوانانی سەرکەوی زۆری زعاجە ئێرە ئەوجا پێویستی بەوە شێت تۆ مەسافەیەک بۆ ئێرە بکێ و شوێنێک بۆ پاشەڕۆ شت دابنرێ لێرە ئەو شانە پێویستە. سەماڵاتم بۆم شوێنە خۆشە بەڵێک داواکارم لە حکوومەتە ئەم شوێنە گەشتیارانە هێوادارن و خزمەتگوزاری زیاتر بۆ بگەێنێت داواکارشم لە هاوڵاتیانە کە دێن ئەم شوێنە ئەگەیان لە خۆیان بۆ مناڵەکان چون شوێنێکی زۆر مەترسیدارە خوا نەخواسا کەتی ناو ئەو بەفرەوە و ئەوە مەگەر بە قەدەری خوا نەجاتی جینا زۆر زەحمەتە بە حەقە شوێنەکە تا بڵێ شوێنێکی خۆشە دڵگیرە لەبەر مانگی حەوتایی مە هاتین سەر لێرە سەرمامەنە یعنی هەر لە خۆت پێت خۆشە وازانی هەر لە دینایەکی ترە مێشکرد ئارامەکە لەم شوێنانە ئینسانیش پێویستە بۆ خۆی بگەڕێ یعنی گەشتکە کوردستان بەڕاستی شوێنێکی خۆشە بۆ ئەوەی کە شوێنی بۆ گەشتیاریمانە پێمان خۆشە لەگە هاوڕەکان باتینە ئەمێ ڕسم مامگەدا بۆ یادگاریان شوێنانە شوێنێکی خۆشە. لە کاتی هاوین بەڕاستی لە وڵاتی ئێمە جەو گەرم دەبیتن ئێستا هەوڵدا بەرەو شوێنە گەشتیارەکان بڕواتێن خاستم بە تایبەتی ئێرە ئینسان هەولی بۆدا بگاتە ئێرە بەسکم کەسێ دەگاتێ سەبەبی ڕئیسیشی هۆکارەکەی ڕێگاوبانە زۆر سەختی ڕێگاوبانەکە هەتا ریسک و ترسیشی هەیە پێویستە پێش هەموو شتێک بنیاتی وڵات ڕێگاوبان زۆر ئاساسە بۆ شوێنی گەشتیاری و ئەو جێکە مەبەستی بگەێت ئەوەی فەرق هەیە لەگەر وڵاتی سوید و وڵاتانەی ئەوروپا لەوێن دەری ڕێگاوبان زۆر بە شێوەی جوان دروستکرا و ئینسان دەتوانی بگاتە هەموو شوێنێک کە مەبەستی بێت پێویستە احتیمام زیاتر بەوەی بدەن ئەو کات ئێرە ئاوادان دەبتەوە چین مەتاعم و کافتریای لێ دەکرێتەوە بەس سەبەبەکەی هۆکارەکەی ڕێگاوبانە بەرێ وەڵڵا زۆر سادەم بۆ چاتی مەدیە بەرێ وەڵەوە زۆر ئەناوی بە ئاوەکەی دەستاو بینەرانی بەڕێزەوەی بینیتان چەندی منێکی ناوازە بوو لە هاوی نەهەواری پڕژێ لە دەڤەری باڵەکایەتی کە هەر چوار وەرزی ساڵ لەم ناوچەیە بەفر دەمینێتەوە هاوڵاتیان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و خواروی ناوەڕاستی عێراق دێنە ئێرە بۆ ئەوەی دیمەنەکانی بەفر لە وەرزی هاویندا ببینن. لە ئێستادا کە شارەکان پلەی گەرمان بەرزە گەرمای تاقەت پڕوچێن هەیە هەوڵاتیان بۆ بەسەربرنی کاتێک خۆش دێنە هاوی نەهەواری پڕژێ لە نێو کەش و هەوای بەفرکە لە ئێستادا کەشێکی زۆر ساردی هەیە کەشێکی زستانەیە ئەتوانین بڵین ئێرە وەک فرێزەرێک وایەکەوە بەفری تیا ئەمێنێتەوە هاوڵاتیان دێن لێرە هەم بەفرە بن و هەم کاتێکی خۆشی تێدا بەسەرە بن ئەوەی گرنگە هاوڵاتیان ئاگاداری سەلامەتی گیانی خۆیان بن کە دێن کاتێکی خۆش لێرە بەسەرە بن ئەو کاتە خۆشیان وانەکەن کە نزیک تونێلە بەفرەکان ببنەوە بە تایبەتی تونێلەکان مەترسیان هەیە لە کاتی هاوڵاتیان ئەسنەوەی بۆ ئاگاداری سەلامەتی گیانی خۆیان بن بۆ ئەوەی خوا نەخواستە نەکەونە ژێر تونێلەکان و تووشی دەرد و بەڵانە بن تا بەگەیشتنەوەیشتر بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ.